بەناوی خوای بەخشندەی میهرەبان سڵاوتان لێبێت بەڕێزان پەرلەمانی کوردستان بەبێ لایەنەکانی ئۆپۆزیسیۆن دەست بە دانیشتنەکانی دەکاتەوە دوای ئەوەی کە پەرلەمانی کوردستان تەمەنی خۆی درێژ کردەوە لە ماوەی 4 مانگی ڕابردوو دوو دانیشتنی ئەنجامداوە لەو 4 مانگە دوو مانگیش پشووی یاسادانان بوو وا بڕیارەیەکی سێ دەست بە دانیشتنەکانی بکاتەوە لە بەرنامەی ئەمڕۆ قسەرەوە دەکەین لە دانیشتنەکانی داهاتوو پەرلەمانی کوردستان ئیژی لەسەر چی دەکە و ئایا یاسای هەڵبژاردن لە پەرلەمانی کوردستان بەم زوانە هەموار دەکرێتەوە و ناکۆکیەکانی پارتی یەکێتی کاریگەری یان چێ لەسەر کارەکانی پەرلەمان و حکوومەتیش لەگەڵ بەڕێز لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی یەکێتی لە پەرلەمانی کوردستان سەرەسەر ئەم پرسان دەکەین کاک لوقمان سوپاسی ئامادەبوون دەکەین ئەگەر سەرەتا لەوە دەست پێ بکەین هۆکاری چیە کە لە ماوەی کە درێژ کراوەتەوە 4 مانگە بڵێن دوو مانگی پشووی وەرزی یاسادانان بۆ بەڵام تەنها دوو کۆبوونەوە بەڕێوە چوو لەو ماوەیەدا و یەک یاساش پەسەند کراوە لە ماوەیەدا کە یاسای پەروەردە بوو هۆکارەکەی چیە لەمە دووە دانیشتنەکانی پەرلەمان هەر ئاوا بە سستی بەڕێوەدەچن دوای درێژکردنەوەیان بەڵێ بەناوی خۆی گەورە میهرەبان سڵاو لە ئێوە سڵاو لە بینەرانی ئازیزی پێیان سوپاس دەکەین لای هەموو لایەکمان ڕوونا کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان کۆمەڵێک ناکۆچیمان هەیە لەسەر پرۆسەی سیاسی و ئیدارەدانی هەرێمی کوردستان دوای ئەوەی ئێمە لە 4 سێی 2019 ڕێکەوتنامەی پێکێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستانمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆ کرد کام ڕێکەوتنە خۆی لە 18 خاڵە بینێتەوە بەداخەوە تاکو ئێستا پارتی پابەندی 16 خاڵ لەو 18 خاڵە نەبووە لە ڕێکەوتنەکە یەکێتی زۆر هەوڵیدا لە ڕێگای سەرۆکی تیمی یەکێتی لە حکوومەتی هەرێمی کوردستان کەم پێم وایە پارتیش فرسەتێکی باشی لەبەردەست بوو کە قوبات تاڵەبانی سەرۆکایەتی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستانی ئەکرد لە حکوومەتی هەرێمی کوردستان یان سەرۆکایەتی ئەکات هەوڵی زۆریدا و سروشتی تاقوبات وایە کە لە مامەڵەکردندا پیاوێکی نەرمە و زیاتر سیفاتی دەوڵەتمەداری و کاری دەوڵەتی تێدا بەرجەستە بووە و کەمتر ڕۆڵی کارکتەرێکی حیزبی ئەجێڕێ ئەوەندەی کە ڕۆڵی جێگیری سەرۆکی حکوومەت و واخۆت کارێکی دەوڵەتمەداری ئەجێڕە ئەمە فرسەتێکی باش و بەداخەوە گەر وەکو کوردەواری گوتنی نەیانگەیان باە مریشکە ڕەشە و نەگەیش باە ئەم دۆخەی کە ئێستا ئێمە کۆمەڵێک ناکۆچی قوڵمان لەگەڵ پارتی دەیە لە سەروی هەمویانەوە بابەتی دارایی و خزمەتگوزاری و ئەو گەمارویە ئابوووریە ناڕەوایی کە خراوەتە سەر گەرمیانی ئەنفالکرا و هەڵەبجەی شەهید سلێمانی شاری هەڵمەت و قوربدنی و ڕاپەڕینی دەواازەی ڕاپەڕین ئەمە یەکان گیر نییە لەگەڵ ئەو ئیتفاق و ڕێکەوتنی کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستانمان کردو چکە بە پێی ئەم ڕێکەوتنە داهات لە هەر شوێنێک بێت سەرچاوەکەی هەرچی یەک بێت 2000 داهات هەموو خەڵکی کوردستانە ئەبێ بە یەکسانی بەسەر تەواوی شار و شارۆچکەکان دابەش بکرێت ئەبوایە بودجە ساڵانە بێتە پەرلەمانی کوردستان بۆ ئەوەی داهات بە یەکسانی بەپێی ژمارەی دانیشتوان بەپێی قوربانیدانی ناوچەکان کە خۆتان نەزانن زۆرترین قوربانیدان لە سەردەمی ڕژێمی ڕابردوو زۆرترین کاولبوون و وێرانبوون لە سەردەمی ڕژێمی ڕابردوو ڕووی لە گەرمیان و سنووری پارێزگای سلێمانی کردووە لەگەڵ بەشێک لە پارێزگای هەولێر بێگومان ئەبوایە بودجە هات بە پەرلەمانی کوردستان بۆی لەسەر بنەمای ئەمە دابش کراوە بەسەر شار و شارۆچکەکان ئەمە نەکراوە بودجە نایەتە پەرلەمانی کوردستان سەرچاوەکانی داهات دیار نین بە عەدالەت داهات دابش ناکرێت گەمارۆی ئابووری ناڕەوا ئەخرێتە سەر ئەو زۆنی سەوز با بڵێن ئەمە وای کرد کە سەری کێشا بۆ ئەوەی کەوا کۆمەڵێک پرسیار لای ئێمە دروست بێ ئێمە لە کوێی شەراکەت و حکومڕانینە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان لە حکوومەتی هەرێمە زۆر هەوڵدرا بەڕێز کاقوبات تاڵبانی پەیوەندیە سیاسیەکانی خۆن پەیوەندی شەخسیەکانی خۆی تەنانەت دیداری دووبەدووی لەگەڵ سەرۆکی پارتی دیموکراتی کوردستان کاک مەسعود بۆ ئەوی هەوڵێک بدا نەگاتە ئەو دۆخەی کە ناکۆچیەکانی نێوان یەکێتی و پارتی بەم قۆناغە بن بەڵام بەداخەوە گوێی لێ نەگیرە و باڵێکی دەستڕۆیشتوو لە نێو پارتی دیموکراتی کوردستان کە توانم بڵێم سەرۆکی حکوومەت سەرۆکایەتی ئەم باڵە دەستڕۆیشتوواکە بێباکە بوو لە بەردەم چارەسەرکردنی ئەم گرفتانە ئەم کێشانە تاکو گەیشتەوەی کەوا تیمی یەکێتی لە حکوومەت هەڵوێست وەربگرێ ئەمە لەلایەک لەلایەکتر ئێمە لەگەڵ فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان ساڵێک
بەر لە کۆتایی هاتنی وادەی پەرلەمانی خولی پێنجی پەرلەمانی کوردستان پرۆژه یاسای هەمواری یاسای هەڵبژاردنمان پێشکەش کرد بەڵام پارتی دیموکراتی کوردستان ڕەتی کردەوە کا بێتە ژێرباری هەمواری یاسای هەڵبژاردن بەڵکو تەکیدی لەوە کردەوە کا بێ بە یەک بازنە و بە هەمان قانونی کۆن هەڵبژاردن لە هەرێمی کوردستان ئەنجام بدرێت. دوای چەندین گفتوگۆی دانیشتن چ لە ئاستی فراکسیۆنەکان چ لە ئاستی مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی و پارتی کە ئێمە چەند کۆبوونەیەکمان کرد لەگەڵ مەکتەبی هەڵبژاردننی پارتی لە سەئاستی پەرلەمان هەوڵەکانی سەرۆکی پەرلەمان کۆبوونەوەی فراکسیۆنەکان جوت کرا سەرنجام نەگەیشتینە ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. بۆیە کاتێک کە نەگەیشتێن ڕێکەوتن بێگومان ئامادەشنین بەم یاسا کۆنە هەڵبژاردن لە هەرێمی کوردستان بکرێت چونکە ئەمە خۆمانەزانین دەرەنجامەکانی چۆنە بن کە ئەم یاسا کۆنە زەمانەتی هەڵبژاردنێکی ڕاستەقینە هەڵبژاردنێکی پاک نوێنەرایەتێکی جوگرافی هاوسەنگ و نوێنەرایەتیکردنی پێکاتەکان کە نوێنەرایەتی ڕاستەقینی خۆیان بناکە و تۆماری دەنگدەران پاک نییە ئەمان هەموو سەرنج و تێبینیمون کە ئێمە لە دوتوێی ئەو 26 مادەی کە پێشکەشمان کرد لەگەڵ فراکسیۆنی کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی نەوەی نوێ بزوتنەوەی گۆڕان بێگومان هەموارەکەی ناوەرۆکەکەی ئەتوانم بڵێم شتێکی ئەو تۆی لەگەڵ ناوەرۆکی هەمواری ئێمە جیاواز نەبوو پەرلەمانتارە سەر بەخۆکار پێشکەشمان کرد نهاتنە ژێربار سەرنجام ئێمە بە ناچاری تەمەنی پەرلەمانی کوردستانمان درێژ کردەوە بۆ ئەوەی فرسەتی زیاتر بدرێت بۆ ئەوی گفتوگۆی زیاتر بکرێت بگەینە ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن. لە ڕاستیشدا ئەمە یەکەم جار نەبوو تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ بکرێتەوە لە خولی ڕابردووشدا ساڵێک تەمەنی پەرلەمانی کوردستان درێژ کراوە. ئێستا ئێمە لە گفتوگۆ داین خوازیاری ئەوەی کە هەوڵ بدەین لە ئایندەیەکی نزیکدا بگەینە ڕێکەوتن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بۆ ئەمە بەستەش وێڕای ئەو گرفتانەی کە من باسم کرد بابەتی گەمارۆی ئابووری کە خراوەتە سەر ئەم ناوچەیە بابەتی جیاکاری بابەتی بە حیزبیکردنی دام و دەستگا دەستوری و شەرعیەکانی هەرێمی کوردستان بەکارهێنانی دام و دەستگاکانی حکوومەت لە پێناو بەرژەوەندوو مەساڵحی حیزبی کە ئەمانە هەموو لەلایەن پارتی دیموکراتی کوردستانەوە بەکاردێن سەرباری ئەوەی ڕێکەوتنی نێوان یەکێتی و پارتی بۆ پێکهێنانی کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان بە تەواوەتی پێشگەل کراوە سەرباری ئەوەی تەوافق و شەراکەت لە دام و دەستگاکانی حکوومەت ڕەنجی نەداوەتەوە لە 2 هەفتەی ڕابردوو سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان کە سەرۆک بافڵ تاڵەبانی لە کۆبوونەوەی لەگەڵ دەستەی کارژێڕی و بەڕێز سەرۆکی پەرلەمان و فراکسیۆنی یەکێتی دەستپێشخێریی ڕاگەیان کە بەڕەخمی ئەوەی ئێمە کۆمەڵێک گرفتی ترمان لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان هەیە بەڵام بابەتی هەڵبژاردن بابەتی پەیوەندی بە تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان هەیە پەیوەندی بە ئایندەی حکومڕانی ئەم هەرێمەوە هەیە با ئێمە لە دەرەوەی ئەم مەلەفانە فرسەتێکە بێ بۆ گفتوگۆکردن لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بۆی بەڵکو بتوانین بگەینە ڕێکەوتن لەسەر هەمواری ئەم پێشخەریە لەلایەن سەرۆک بافڵ تاڵەبانیەوە لە دەڕۆژی ڕابردوو ڕاگەیەندراوە ئێمە چاوەڕوانی وەڵامێکی ئیجابی ئەەکەین و واش بڕیارە بەیانی کۆبوونەوەیەک لە نێوان مەکتەبی هەڵبژاردننی یەکێتی و پارتی بەڕێوە بچێ کە ئێمە خوازیارین لەسەرەوەی ئەم ڕەشنووسی پێشکەش کراوە کە ڕەشنووسی هەمواری یاسای هەڵبژاردنە و پرۆژه یاسای پێشنیازە یاسای هەمواری یاسای هەڵبژاردنە کە دوجار ئەم ڕەشنووسە و ئەم هەموارە پەیوەندیدار نییە بە تەنها بە یەکێتی و پارتی بەڵکو پەیوەندیدارە بە تەواوی هێزە نیشتیمانیەکان ئەوانەی نوێنەریان لە پەرلەمانی کوردستان هەیە ئەبێ گفتوگۆیان لەگەڵ بکرێ لە پەرلەمان بێ یان لە دەرەوەی پەرلەمان بێ بۆی بتوانین یاساکە بە شێوازێک هەموارکەینەوە خواستی هەمووان بەدیبێنێ خواستی هەمووانیش کە ئەڵێم ئێمە هیچ خواستێکی حیزبیمان لە هەمواری یاسای هەڵبژاردن نییە ئەوەی ئێمە ئەمانەوێ یاسایەک بێ دەستەبەری هەڵبژاردنێکی ڕاستەقینە بکە نوێنەرایەتیی جوگرافی هاوسەنگ بکە واروها پێکاتەکان بتوانن نوێنەرایەتی خۆ بکەن واروها سەرەتایەک بێ بۆ ئاشکردنەوەی هاوڵاتی لەگەڵ پرۆسەی هەڵبژاردن و دەنگدان ئەوەی ئێمە داواکەین شێوازی بایۆمەتری بێ بایۆمەتری عراق بەکار بێ و تۆماری و ئاماری وەزارەتی بازرگانی عراق بکرێتە بنەما بۆ دابشکردنی کورسی بەسەر بازنەکانی هەڵبژاردندا و هەروە کۆمیسیۆنەکەش بە شێوازێک بێت کە با بڵێن هیچ هێزێکی سیاسی نەتوانێت بۆ مەساڵح و بەرژەوەندی خۆی بەکاری بێنێ بەڵکو نوێنەرایەتی تەواوی خەڵکی کوردستان بکە ئەم بابەتە ناچینە گفتوگۆ ئومێدەوارین کە بتوانین بگەینە ڕێکەوتن نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستانەوەی کە ئێمە ئەیزانین نیەتی یەکێتی نیشتیمانی کوردستان نیەتی ڕێکەوتنە ئەمانەوێ ڕێکەوین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بەڵام ئەم هەموارە بە شێوازێک بێ کە دوجار ببێتە جێگای ڕەزامەندی
تەواوی خەڵکی کوردستان و هێزە سیاسیەکان کە باشە کاکڵمان بەڵێ ئەوەی کە بەڕێزت ئاماژەش پێدا ئەو دوو خاڵەتێک کە لە ڕێکەوتنی نێوانتان جێبەجێکراوە دەڵی لە کۆی 18 خاڵ 16 جێبەجێنەکەەوە سەبارەت بە تیمی یەکێتیش زۆر قسە لە سەرێ بازەکەی کە هەڵوێستەکەی ئێستاشیان هەڵوێستێکی شەرمنانە ینی بۆچی بایکۆتی تاواتی بڵێن نکشانەوەی تاواتی نیە لە حکوومەت مادەمەوەندە نیگەرانن یاخود پێشتر باسی پرۆژه یاسای بودجەکەت بۆ پێشتر قسە نەکراوە فشار دروست نەکراوە لە حکوومەت لە ساڵانی ڕابردوو بۆی کە بودجە بێتە پەرلەمان ئەزانی کاک حەچیم ئێمە ئەگە بگەڕێنەوە بۆ دانیشتەکانی پەرلەمان لە سەرەتاوە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان ئەگە بگەڕێنەوە بۆ سەرەتای وەرزەکانی یاسادانان لە هەرێمی کوردستان لە حەفم لە خولی پێنجی پەرلەمانی کوردستان لە هیچ وەرزێکی یاسادانان نەبووە کە فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان جەخت لەسەر هێنانی بودجە نەکاتەوە بەڵێ وەکو تیمی حکوومەت هەر هەوڵێک درابێ لەلایەن فراکسیۆنەکانی ئۆپۆزیسیۆن فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان هاو هەڵوێست بووە لەگەڵیان بۆ پێداگریکردن لەسەر هێنانی بودجە بۆ پەرلەمانی کوردستان بەڵام خۆت ئەزانی لەم خولەی پەرلەمانی کوردستان زۆرینەیەک هەیە کە بەداخەوە توانم بڵێم بە زۆرێک لە جۆرەکان کارەکانی پەرلەمان و کارەکانی چاودێریکردنیشی پەکخستووە کە ئەمەیە بوویتە خلاف و ناکۆچیشمان لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن کەمانەوەی ئەم زۆرینەیە کە ئێستا دەبەت بە شێوە ئەم زۆرینە دەستکردەی کە دروست بووە بە شێوازێکی ناتەبیعی لە خولی ئایندەدا ئەم زۆرینە بەم شێوازە نەبێت خۆگە خواستی هاوڵاتیانی هەرێمی کوردستان لەسەر شێوازێک بوو نوێنایەتێک بۆ گرفتمان نییە بەڵام ئەوەی کە هەیە ئەم زۆرینەیەکی ناتەبیعیە چونکە لە دەرەوەی فراکسیۆنی پارتی و پێکاتەکان 53 کورسیە ئەم 53 کورسیە زیاتر لە 86,000 دەنگ بە دەنگ لە پێشترن لە 58 کورسیەکە بەڵام سیستەمی هەڵبژاردنەکە بە شێوازێک بووە کە دەنگ تەحکومی نەکردێ بەڵکو سیستەمەکە بە شێوازێک بۆ زۆرینەیەکی بە کەمترین دەنگ مسۆگەر کردێ لە هەرێمی کوردستان ئەمە وای کردووە کە ئێمە ناتوانین لە ئاستی پێویستدا فشار بکەین ئەی بۆ یەکێتی نیشتیمانی کوردستان یەکجاری لە حکوومەت ناچێتە دەرەمە پرسیارێکە لای بەڕێسان و ڕەنگە لای بینەران شێ یەکێتی نیشتیمانی کوردستان لای جەنابتان معلومە کە یەکێتی پایەکی گرنگە لە حکومڕانی هەرێمی کوردستان و یەکێتی بەرپرسە لە ناوچەیەکی جوگرافی دیاری کراو و ئەم سەنگەرەش بۆ پارتی و بۆ هیچ هێزێکی سیاسی تر چۆڵ ناکە بۆ ئێمە خۆمان بە بەرپرسە زانین بێدەنگ نابین لە بەرامبەر ئەم ناعەدالەتێک کە بەرامبەر بە هاوڵاتیانی هەرێمی کوردستانەکرێت نەک تەنها لە زۆنی سەوز کە خۆزگەیە من لە ئەم دەستەواژەی زۆنە لە دیدارێکی تەلەڤیزیۆنە بەڕێزەکەتان بەکارمان نهێنا بە لە لای ئێمە هەرێمی کوردستان یەک هەرێمە هاوڵاتیەکی خۆشەویست لە زاخۆ بێ یا لە گەرمیان بێ یا لە هەولێری خۆشەویست بێت یا لە سلێمانی بێت بلا ئێمە هاوڵاتی ئەم هەرێمی کوردستانەوە بە بەیەک چاو سەیر بکرێت بەبێ جیاوازیش خزمەتی بکرێت ئەوانە مەسئولن کە دیاردەی دوو ئیدارەیان تۆخ کردەوە ئەوانە تەقەبولی ئەو مەسئولیەتەکەن ئەوەی کە ئەبێنی ئێستا تۆ ئەگەر بێ هاتوچۆ لە نێوان هەولێر و سلێمانی بکەی هەرگەر هەر بازگەی سماقولی وەربگری من پێم وایە لە هیچ وڵاتێکدا لە نێوان دوو پارێزگادا جیهازی سۆنەر و گومرگدا نەندراوە بەداخەوە لەم کابینێ جیهازی سۆنەر لە نێوان دوو پارێزگا و گومرگ وەرەگیرێ من لە زۆرێک لە شوفێرانی بار هەڵگرم پرسیوە ئاسانتر لە دەواازەیەکی نێودەوڵەتی لە حاجی ئۆمەران بێت لە باشماغ بێت لە ئیبراهیم خەلیل بێت زۆر بە ئاسانتر دەتوانن تێپەڕن لە دەواازەکە تا لە نێوان لە سیارێکی بار هەڵگر لە سلێمانی بتوانێت داخلی هەولێر بێ ئەمە کارەساتە ئەمە تێبینی یەکێتی نیشتیمانی لەسەر شێوازی حکومڕانی بەڵام بەیەکجاری مەیدانەکە چۆڵکەین نەخێر مەیدان چۆڵ ناکەین سەنگەرەگرین شەڕەکەین ئەم شێوازە سیستەمە حکومڕانیش قبول ناکەین باشە بەس کاک لوقمان ئەو زۆرنێک کە بەڕێز زۆرنێکی ناسروشتیە بەرهەمی ئەو دەنگدانی یەکێتی نەبوو لە کۆمیسیۆن ئەگەر واتان نەکردبایە ئەم دۆخە دروست دەبوو دەنگتان بە نەتیجەی هەڵبژاردننی 2010 دابێ ئەو بادی ئەو کارە نییە کە بڵێن ئێستاان بۆ لە ڕاستیدا کاک حەچیم بەرهەمی ئەم یاسایە کە ئێمە ئێستا تێبینیمان لەسرە بەرهەمی ئەو یاسای ئەو کاتیش کە یەکێتی نیشتیمانی کوردستان دەرەنجامەکانی هەڵبژاردننی قبول کردووە یەکێتی لە ڕابردوودا ئەگەر بیرمان نەچێ زۆر جار باجی قورسی بە بەرژەوەندی حیزبەکانی خۆیدایە لە پێناوی یەکریزی نیشتیمانی لە پێناوی ئەو هەرێمەی کە بە خوێن و خەبات بنیادراوە لەسەر خوێنی ئەم گەلە ئەم میلەتە ئەم تێکۆشەرانە بنیادراوە بۆ ئۆیلانی کەم ئەم هەرێمە بە پارێزگاری و پارێزای بین بۆ ئەوی بتوانین ئاسەوارە و یادەوەریە ناخۆشەکانی ساڵانی شەڕی ناوخۆ بسڕینەوە ئەم نیەتە لای یەکێتی نیشتیمانی کوردستان هەبووە بەو نیەتەشەوە یەکێتی باجی زۆر بە بەرژەوەندی حیزبەکانی خۆی داوە پێمان وا بووە ڕۆژێک لە ڕۆژان هێزە سیاسیەکەی بەرامبەریشمان کە پارتی دیموکراتی کوردستانە ناچار ئەبێ ئەویش
قوربانی بە بەرژەوەندی حیزبیەکانی خۆی بدا بە هەمان نەفەسیەتی نیشتیمانی کوردستان کارکە بەڵام کاتێک کە ئەبینی لەم کابینێ ئەمنیەت و نەفەسە نییە ئیتر یەکێتیش ناتوانێت چیتر لەمە زیاتر بێدەنگ بێ بۆ ئەگەیشتە ئەوەی کەوا سەرۆکی تیمی یەکێتی و تیمی یەکێتی لە حکوومەت هەڵوێست وەربگرێ ئێمە ئێستا کۆمەڵێک کێشە و گرفتمان لە نێواندا هەیە پێمان وایە ڕێگا دروستەکەوێ بە یەکەوە دابنیشین کێشەکان لەسەر مێزی دانوستان چارەسەر بکەین ئێمە هیچ کێشەی بەرژەوەندێکی حیزبیمان نییە لەسەر هیچ مووقیفێکی حیزبیش هەڵوێستمان نەنواندیە ئەوەی کە ئێمە مووقیف و هەڵوێستمان لەسەر وەرگرتووە بەرژەوەندەکانی خەڵکە سزادانی خەڵکە گەمارە و ئابووری ناڕەوایە ئەو جیاکاریەیە کە لە نێوان شار و شارۆچکەکانەکرێ ئەو گەمار و ئابووریە ناڕەوایە ئەخرێتە سەر تۆخکردنەوەی ئەو دیاردەی شارچیەتی و زۆنچێتیە کە لەم کابینەیەدا زیاتر ڕەنجی داوەتەوە هەروەها داڵدەدانی تۆمەتبارانە ئێمە بیرمان نەچێ ساڵانێکە کۆمەڵێک تۆمەتبار کە لە سنووری تاوانبار کە تاوانیان کردووە کە دەستیان سوورە بە خوێنی هاوڵاتیان لەم سوورە ئەمری قەبزی و فەرمانی گرتیان دەرکێ لەم لای هێزیان بۆ ئەکرێتەوە کە ئێمە پێمان وا بووە ئەمە کارێکی نادروستە ئێمە بە گفتوگۆ زۆر هەوڵماندا بەڵام گوێمان لێ نەگیرە نەک گوێمان لە نەگیرە لە جیاتی ئەوەی ئێمە بین کەسێک کە لە یاسا دەرەچێ بیگرین تەسمیلی دادگای بکەین سزای بدەین هێزی بۆ ئەکەنەوە داڵدا ئەدرێ ئەمە ئەو ڕێکەوتن نارمەی نییە کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆمان کردووە هێشتا پێمان وایە ئەبێ ڕێگا ڕاست و دروستەکەوەیە کێشەکانمان چارەسەر بکەین بین بەبێت جیاوازی خزمەت گوزاری بکەین کاتێکە داهات هەر سەرچاوەکە هەرچیەک بێ لە هەر کوێکی ئەم هەرێمی کوردستان ببێتە داهاتی وڵاتیان هەرێمی کوردستان یەکێتی نیشتیمانی کوردستان هیچ بەرژەوەندێکی حیزبی نییە هیچ داواکاریی حیزبی نییە ئەمانەوێت چۆن هاوڵاتیەک لە زاخۆ خزمەتەکرێ بە هەمان شێوەش لە گەرمیان خزمەت بکرێ ئێمە ئەمانمانەوێت داوای هیچ بەرژەوەندی و هیچ پۆست و مەکانەتێکی حیزبیمان نەکردووە کە حەقی خۆشمانە داوای بکەین بەڵام ئێمە مووقیف و هەڵوێستمان لەسەر مەسلحەتی هاوڵاتیان و لەسەر سزادانی هاوڵاتیان وەرگرتیا بێگومان ئەمەش بابەتێکە کە ڕەنگە ئێمە بتوانین سازش لەسەر بەرژەوەندی حیزبەکانمان بکەین بەڵام کاتێککە دێتە سەر سزادانی هاوڵاتی ناتوانانی سازش لەسەر سزادانی هاوڵات باشە بەس ناتوانانی سازش لەسەرەوە بکەین کە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ڕۆژ بە ڕۆژ دیاردەی حیزبیەتی تێدا زەقترەکرێتەوە ناتوانانی سازش لەسەرەوە بکەین هاوڵاتیەکە دەبیوێ لە کۆمپانیایکی پاکردنەوە خۆڵ و خاشاکارکا گەبێت تەسکیەکی حیزبی پێبێ ناکرێت سازش لەسەرەوە بکەین هاوڵاتیەک ئەگە بیوێ لە دەواازەی گومرجی حاجۆمەران کرێکاری و کاری حەباڵی بکە ئەبێت تەسکی لق و ناوچەکانی وێبێ ناکرێت سازش لەسەرەوە بکەن هاوڵاتیەک ئەگەر لە گەڕەچێک وەلای تەواویان بۆ پارتی دیموکراتی کوردستان نەبێ گەڕەکەکان سەب ناکرێت سازش لەسەر ئەوە بکەین کە دۆخی هاوڵاتیان ڕۆژ بەڕوا ڕۆژ دۆخی گرانی بازار دۆخی دەرمان دۆخی چارەسەرکردی و خەستەخانەکان گرانی ئەبێ بێکاری باڵی بەسەر هەرێمی کوردستان کێشاوە لە جیاتی ئەوەی ئێمە بین بیر لەوە بکەینەوە کارگە و معمەل و مەسانحی گەورە و زەبەلاع لە هەرێمی کوردستان دابنین پەرە بە بواری کشت و کاڵی بدەین پەرە بە بواری گەشت و گوزاری بدەین کە ماشەڵڵا خوای گەورە نیشتیمانێکی جوان و سروشتێکی جوانی پێبەخشین بین دیاردەی حیزبایەتی زەقکەینەوە دام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان بە حیزبی بکەین ناکرێت کۆی دەستکەوتەکانی هەرێمی کوردستان ئەم کابینەیە کە کابینەیەکی بنکەپراوانە و پێکاتوە لە یەکێتی نیشتیمانی کوردستان و بزوتنەوەی گۆڕان و پارتی و هێزەکانی تریش ناکرێت هەموو دەستکەوتەکانی ئەم کابینەیە لە خودی سەرۆکی حکوومەت ئەمانە تێبینی ئێمە ئەمانەش تێبینی جدین بۆیە ئەبێ ئەمانە ڕاز بکرێنەوە گرفتمان نامرێ ڕاست نەکرێنەوە دۆخە بە ئاسانی بڕوا ناکەم چارەسەر ئەم کابینە هیچ دەستکەوتی کێ بووە تا ئێستا شەڕ بێ لەسەر دەستکەوتی کە لایەنە پێکێنەرەکان یەکێتی گۆڕان پارتی تێدایە ئەگەر ڕاستیەکت پێ بڵێم ئەم کابینەیە ئەگەر دەستکەوتێکی هەبی بێ دەستکەوتەکەی پێک بووە لا قوڵکردنەوەی ناکۆچی نێوان ململانی سیاسیەکان ئەم کابینی ئەگە دەستکەوتێکیە بێ دەستکەوتەکەی ئەو بۆ کە دیاردەی دوو ئیدارەی زەق کراوەتەوە ئەم کابینەگە دەستکەوتێکی بێ بریتی بۆ لەو دەستەوەی کەوتەی کە گەمارۆیەکی ئابووری ناڕەوا خراوەتە سەر زۆنێکی دیاریکراو لە هەرێمی کوردستان داهاتەکەی شەفاف نییە بە یەکسانی بەسەر شار و شارۆچکەکان دابەش ناکرێت هیچ هەنگاوێکی چاکسازی لەم کابینەیە نەندراوە کە ئێمە بین شانازی پێوە باش نەخێر هیچ بابەتێک نییە جگەلەوەی بەداخەوە ئەتوانم بڵێم بەراورد بە کابینەی ڕابردوو بەڕەغمی ئەوەی کە ئێمە سەیرو جوتێبی نیشمانە بووە بەڵام ئەتوانین بڵێم چەندین هەنگاو لەم کابینەوە بەرەو دواوەکشای باشە بەس کاک لوقمان سەبارەت بە گەمارۆ کە دەڵێن گەمارۆ خراوەتە سەر سلێمانی ئەوەی کە باز دەکرێ هەر یەکێتی خۆی ئیتیفاقی نەکردبوو لەم کابینەیە کە بۆ نمونە داهاتی نەوت 43 بە 57 دابەش بکرێ و دوایی ئیدە بڵێن پرۆژەکانیش لە ئیدارەی ناوچەکان بەدرێ یاخو لەسەر ئەگەر ئەو ناشەفافیەتەیە بۆچی تا ئێستا تیمی یەکێتی لەسەر نەوت راپۆرتێکی تێروتە سەر بۆ خەڵک ئاشنا کە بڕێ ئەو گەندەڵێکانە لەسەر ئیبراهیم خەلیل لەسەر بڵین مەرزەکانی تر
چکە پارتیش دەڵێ بنو لە سنووری سلێمانی گەندەڵی زۆرە داهات کۆ ناکرێتەوە بۆچی وردەکاریەوە بداهاتەکە بۆ خەڵک ئاشکرانەکە خۆ حتمما تیمی حکومت چەند ساڵ لە حکومەتن شتێکیان لایە وایە کاک حەچیم یەکەم هیچ ڕێکەوتنێک نەبوو ئێمە باس لەوە بکەین کە هەر شارێک ئەگەر داهاتی هەبوو خزمەتگوزاری بکە ئەگەر داهاتی نەبوو خزمەتگوزاری نەکە ئەگەر ڕێکەوتێکی نووسراوەیە فەرموو با پارتی دیموکراتی کوردستان ئاشکرای بکە هیچ ڕێکەوتنێکمان نەبووە چونکە ئەگەر بە قەولی ئەوەی بێ هەر شارێک ئەگەر داهاتی هەبوو موچە بدە خزمەتگوزاری پێشکەشکە کەواتە ئێمە ئەنجومەنی وەزیران و پەرلەمان و سەرۆکایەتی هەرێممان بۆ چییە کەواتە باس هەر محافەزەیەک خۆی حکوومەتێکی خۆجێی بکە خۆی بەڕێوە بە ئەوە لەلایەک لەلایەکی تر ئێمە ئەزانین داهاتی سەرەکی لە هەرێمی کوردستان نەوتە وەنەوت دیارە لە شوێ وەرەهێنانی بۆ کراوە و دوای نەوت دەواازە سنووریەکانە دەواازە سنووریەکانی سنووری پارێزگای سلێمانی معلومە لای جەنابان و لای بینەرانی خۆشەویستیش کە ئاڵوگۆڕی بازرگانی لە سنووری سلێمانی تەنها لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لە سنووری پارێزگای هەولێر و دۆک لەگەڵ سێ وڵاتە لەگەڵ کۆماری ئیسلامی ئێرانە لەگەڵ تورکیایە کە قەبارەی ئاڵوگۆڕی بازرگانی لە نێوان هەرێمی کوردستان و وڵاتی تورکیا بە احترافی دەوڵەتی تورکیا ساڵانە لە سەرووی 20 ملیار دۆلارە قەبارەی ئاڵوگۆڕی تەنها برایم خەلیل وێڕای ئەوەی کە کۆمەڵێک دەواازەی تریش هەیە کە دەواازەی نایاساین و کاری قاچاقچێتی و پێ تێداکرێ کەس نازانی داهاتەکەی چەندە ئەنجومەنی نەوت و گازی هەرێمی هەیە تاکو ئێستا لەم کابینەیە کۆنەبۆتەوە بۆ کۆنەبۆتەوە لەبەرەوەی زۆرینەکەی لای پارتی نەبووە دوای ئەوەی یاساکەش هەموار کراوە هەر ئامادە نەبوون کۆبوونەوە بکەین سندوقی داهاتی نەوت و گاز کە بەپێی یاسا لە پەرلەمانی کوردستان دەرچووە ئەبوایە کۆی داهاتەکانی نەوت و گاز لەم سندوقە کۆ بکرێنەوە بە شێوازێکی ئاشکرا و بە دادپەروەری دابەش بکرێن بەسەر تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستاندا تاکو ئێستا ئەم سندوقە کە لە ڕێکەوتن نامەی پێکێنانی کابینەی نەوەی حکوومەتی هەرێمی کوردستان لە نێوان یەکێتی و پارتی واژۆ کراوە و ناوی هاتووە لە نێوان پارتی و گۆڕان واژۆی کردێ و ناوی هاتەوە پارتی بەڵێنیشی دابوو کە سەرۆکی سندوقەکەش بدات بە گۆڕان تاکو ئێستا ئەم سندوقەشی پێکنێناوە بۆیە تا ئێستا ئێمە نازانین داهاتی نەوتی هەرێمی کوردستان چەند هەناردەی دەرەوەکرێت داهاتەکەی چەندە بڕەکەی چەندە و پارەکەی چەندە ژمارەیەک ڕقم تەسلیمی دیلۆی دەکرێت ئەویش دێ حیساباتێکەکە لەسەر وەڕقێک و ئاشکراکرێت کە ئەمە هیچ شوێنی باوەڕ پێکراوی هیچ هاوڵاتێکیش لەم هەرێمە بڕوا بە ئامار و ڕقەمەکانی داهاتی نەوت ناکە بۆیە سیاسەتی ئێمە وایە لەبەرەوە ئێمە زۆر هەوڵماندا لە ناوخۆی هەرێم نەتوانرا سیاسەتی نەوت سیاسەتێکی ڕاست و دروست و شەفاف بێ بۆیە باشترین ڕێگا دروستترین ڕێگار ئەوەیە بۆ بەرژەوەندی هاوڵاتیانی هەرێمی کوردستانەوەی ئێمە بین کێشەکانمان لەگەڵ حکوومەتی فیدراڵی چارەسەر بکەین بۆ ئیستحقاقاتی خۆمان وەربگرین بتوانین بەسەر بەرزانە خزمەتی هاوڵاتیان بکەین نەک لە ژێر ناوی ئابووری سربەخۆ هەناردەکردنی نەوت و فرۆشتنی نەوت پێش وەخت بە وڵاتێکی دەرو دراوسێ بە وڵاتانی تر بین چێ قوربانی بدا هاوڵاتی و موچەخۆر قوربانی بدا چێ قوربانی بدا خەڵکی هەرێمی کوردستان قوربانی بدا بۆیە لە ئێستادا ئێمە جەخت دەکەینەوە لەسەرەوەی کە ڕێگا ڕاست و دروستەکەوەیە بین لەگەڵ حکوومەتی فیدراڵی لەسەر مەلەفی نەوت و گاز اتفاق و ڕێکەوتن بکەین ئەمە نەکراوە داهاتی سنووری سلێمانی داهاتەکەی دیاری کراوە کە ئێستا زۆرینەی هەرە زۆری داهاتەکە توانم بڵێن ئەگەر 100 نەبی 195 زیلانی کەم بۆ موچە ئەڕوە هەموو مانگانەش کورتیهێنان هەیە لەوەی کەوە داهاتە بێ بۆ بواری تەشغیلیش بۆ دامون دەستگاکانی حکوومەت تەرخان بکرێت بەداخەوە ئەو گامارۆ ناڕەوایی کە بەسەر ئەم ناوچەیە سەپێنرا و دیستان تاکی دەکەمەوە کەمە هیچ پاساوێک هەڵناگرێت یەکێتی داوای لامەرکەزی ئیداری کردووە لەوەی کە دەسەڵاتەکان شۆڕ بکرێنەوە لەوەی هاوڵاتیەک پێویست نەبێت لە سلێمانیەوە لە دهۆکەوە لە سۆرانەوە لە باڵەکایەتیەوە هەموو بێت مڕازعی نووسراوێک بکە بۆ وەزارەتێک بەڵکو ئەم دەسەڵاتانە شۆڕ بکرێنەوە بۆ قەزاکان بۆ ئیدارە سەربەخۆکان بۆ ئاسانکاری بۆ هاوڵاتیان لە پەناوە پارتی دیموکراتی کوردستان و کابینەکەی هەستا گەماروی ئابووری خستووەتە ناو سەر ئەم ناوچانە ئەم حکوومەتە بیرمان نەچێ یەکەم دروشمی حکوومەتێکی بەهێزی سەرتاسەری بوو دوم دروشمی حکوومەتی خزمەتگوزاری بوو نە حکوومەتەکە بەهێزە نە سەرتاسەریە نەک سەرتاسەرینە ئەوەی هەش بوو لە باڵێکی هەڵۆشاندەوە نە حکوومەتێکی خزمەتگوزاریشە بۆیە من نازانم ینی وەسفی کوێی بکەین لەسەر ئەم بنەمایە تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان باشە بەس کاک لوقمان بۆ هەڵوێستێکی تونتری وەرنەگرتەوە مەش پرسیارێکە هێشتا یەکێتی نیشتیمانی کوردستان پێی وایە ڕایەڵەیەکی پەیوەندی ماوە بەرژەوەندەکانی خەڵکی کوردستان وا ئەخوازێ کە ئێمە لەگەڵ پارتی بین لەسەر مێزی دانوستان کێشەکانمان چارەسەر بکەین هێشتا یەکێتی ئومێدی بەوە ماوە کە ئەم سیاسەتە ناڕاستی ئەمڕۆ لە کابینەی نوێی حکوومەتی هەرێمی کوردستان پێڕەوەکرێ ڕاستی بکەینەوە ئەم شێوازە
ناڕاستی لە حکومڕانیدایە ڕاستی بکەین و حکوومەت بکەینە حکوومەتی سەرتاسەری حکوومەتی تەواوی خەڵک دەستی حیزب دوور بخەینەوە لە دام و دەستگاکانی حکوومەت دام و دەستگاکان دادگا سەربەخۆ بێت دام و دەستگاکانی تر سەربەخۆ بن ئەمە داواکاری یەکێتی نیشتیمانی کوردستان یەکێتی هیچ داواکاریەکی حیزبی لەم کابینەیە نەبووە بەڵکو ئەوەی هەیە داواکاری و مەساڵحی خەڵکە لەسەر ناتوانین لەسەر مەساڵح حیزبەکانی خۆمان ناتوانین سازش بکەین بەڵام کاتێک کە دێتە سەر مافی خەڵک بە هیچ شێوەیەک ناتوانین سازش لەسەر مافەکان بەس ڕەنگە کاگڵخمان خەڵکیش بپرسێ بۆچی لە ماوەی لە کۆتایی کابینەکەدا ئێوە ڕخنە لە کابینەکە دەگرن لە ماوەی ڕابردوو بۆ نمونە موچەبڕین هەبووە هەر بڵین دەنگی پێدراوە لە ئەنجومەنی وەزیران کە بێگومان تیمێکی تیژ بەشدار بووە ئەوەی بادینان هەبوو لە سەراستی تیمی حکوومەت هەڵوێستێکی ئەوتۆ نەبوو ینی کاری ترە بووە بۆچی لە ناوەسم لە ناو حکوومەت و فراکسیۆنەکەتان ناڵێن بەس بۆچی ئێستا دەڵێن لەگەڵەوەی کە کابینەکە لە کۆتاییەدا ڕەخنە دەگرن هۆکارەکەی چییە؟ ئەمە لە کۆتایی نییە کاک حەچیم ئێمە ساڵێک تەمەنی ئەم کابینەیە مابوو کە ئێمە ساڵێک زیاتریش لەم کابینەیە بیرت نەچێ لەم کابینەیە ئەم دیاردەیە لە کابینەکانی دێنە لەم کابینێت چەند جارێک تیمی وەزاری یەکێتی نیشتیمانی کوردستان بەیان نامە ڕاگەیاندراوی دەرکرد ئەم نیگەرانی یەکێتی نیشتیمانی کوردستان دەمێکە هەیە بەڵێ لەسەر جیراوانی بادینان تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ئەنجومەنی وەزیرانیش ڕەخنەی گرتووە لە سەرۆکی حکوومەتیش ڕەخنەی گرتووە سەرۆکی تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان بە نووسراویش ئاراستەی کردووە تکامان کردووە لە سەرۆکایەتی حکوومەت لە سەرۆکایەتی هەرێم پێمان گوتین ئەمە پێچەوانەی ئەو مەبدەانەیە کە ئێمە لەسەر ڕێکەوتین جیراوانی بادینان بوونی جیراوی سیاسی لە هەرێمی کوردستان زیندانیکردنی چالاکوان و ڕۆژنامەنووسەکان ناوبانجی هەرێمی کوردستان لە نێوەندە نێودەوڵەتیەکان لە کەدارەکە ئەمە سیاسەتێکی ڕاست و دروست نییە گوێمان لێ نەگیراوە لێت ناشارمەوە دەنگمان هەڵبڕیوە قسەمان کردووە ڕەنگە لەسەر ئاستی سەرۆکی تیمی یەکێتی کەمتر بۆ سۆشیال میدیا بۆ میدیا قسەکرابێ بەڵام دڵنیاتەکەم شەڕ کراوە گفتوگۆی تون کراوە لە کۆبوونی ئەنجومەنی وەزیران لە کۆبوونەوە دوو بە دووەکانی نێوان یەکێتی و پارتی بەڵام گوێنە گیراوە و بەردەوام بووینە لەسەر ئەم سیاسەتە ئەمەش بەشێکە لەو نیگەرانیانە یەکێتی نیشتیمانی کوردستان چونکە ئێمە بیرتان نەچێ ئێمە کاتێک یەکێتی نیشتیمانی کوردستان لە دوای ڕاپەڕین هاتین یەکەمین کابینەی حکوومەت یاریمی کوردستان دروست بوو لە یەکێک لە وتارەکانی جەنابی سەرۆک مامزەلال کە باسی کرد باسی لە نان و ئازادی ئەکا بۆ ڕۆژنامەنووسان و بۆ چالاکوانانی مەدەنی ئێمە هەڵگری ئەم پەیامە و ئەم دروشمە و ئەم ڕێبازەین بۆیە سازش لەسەر ئەم مافانە ناکەین بەڵام کاتێک کە ئەبینین هێزێکی سیاسی پێچەوانی ئەم مەبدەانە مامەڵەکە ناچارین ڕەخنەی لێ بگرین کاتێک کە گوێمان لێ ناگیرێ ناچارین هەڵوێست وەربگرین ئێستاش تاکی دەکەمەوە ئێمە پێمان وایە ڕایەڵەیەک ماوە ومێدێک ماوە بۆ ئەوی بتوانین ڕێکەوین ئەگەر ئەمەش کۆتایی هات بێگومان ئەو کات بەداخەوە ئەبێ پێ بنینە قۆناغێکی خراپتر کە ئێمە هەرگیز و هەرگیز خوازیاری ئەم قۆناغ خراپ سپاس دەکەم ناوبڕێکمانێ دۆی ناوبڕەکە قسە سەرەوەش دەکەین ئایا بەم زوانەیە یاسای هەڵبژاردن لە پەرلەمان هەموار دەکرێتەوە دێمەوە وڵاتان بەڵێ بینەرانی بەڕێز ناوبڕێکی کورت و دێنە وڵاتان لەگەڵمان بمێنەوە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام ئەتێ مناڵ ڕووی خۆش بێ گورج و گۆڵ بێ تەندروست بێ خەوی قوڵ بێ هەرە بێ کۆنفیلاک هاوڕێی شەو ڕۆژ بێ کۆنفیلاک شیری دایک گەشت و تەندروستی دەدات بە منداڵ شیری تاواکەری کۆنفیلاکی نیوزلندی لە دوای شیری دایک بە یەکەم شیر دادەندرێت کە هەموو پێکاتە پێویستیەکانی تێدایە بۆ منداڵەکە کۆنفیلاک یەکەم شیر دوای شیری دایک لەگەڵ پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەموو پێداویستیەکانت لە یەک پاکێجدا بەردەستن کاتژمێری زیاتر و گەگەبایتی زۆرتر پاکێجەکانی بۆ هەمومان لە کۆڕک هەفتانە و مانگانن و پڕ لە گەگەبایتی ئینتەرنێت و کاتژمێری پەیوەندیکردن بۆ سەرجەم تۆڕەکان پاکێجەکان بۆ هەموو هێلەکانی پریپەید بەردەستن بۆ بەشداربوون پەیوەندی بکە بە ئەستێرە 238 پەنجەرە تامێکی لە یاد نەکراوە یەکێک لە خواردنەکانی سفرەی کوردی برنجی ڕووبهەنارە خواردنێکی زۆر بە چێژوو بەتامە چەندی لێ بخۆی لێی تێر ناخۆی برنجی ڕۆبەنار زۆر خۆشە خۆشترە بێت ئەگەر برنجەکەی برنجی مەحموود بێ برنجی مەحموود
ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ بەرهەمهێنان و بڵاوکردنەوەی ڕێکلام. جارێکتر سڵاوتان لەبێت بەڕێزان کاگڵخوان سوپاس دەکەین ئەگەر بە کورتی وەڵامی پرسیارەکەمان دەیتەوە سوپاس دەکەین. سەبارەت بە بەڕێزوتت ئەگەر پێدەنێنە قۆناغێکی ترەوە ئەگەر کێشەکان چارەسەر نەکرێن ئەگەر ناچار بن ئەو قۆناغە چییە کە بیر لێ دەکەنەوە؟ ئەم قۆناغە لە کاتی خۆیدا ئێمە هێشتا ناومێد نین وەکو باسم کرد بەڵێ هێشتا پێمان وایە ئەتوانین بەیەکەوە ئەم هەرێمە بە وڵاتە بەڕێوە بین و بەیەکەوە خزمەتی ئەم خەڵکە بکەین ناومێد نەبووینە کاتێکە گەیشتینە قۆناغی تەواوی ناومێدی بێگومان ئەو کات دەرەکەوێت کە قۆناغەکە چ قۆناغە کە ئێمە ئومێدی بۆ ناخوازیین قسەتان لەسەر کردووە کاگڵخمان ئێمە بەردەوامی لەسەر هەوڵەکانمان بۆ ئەوی بتوانین بە شێوازێکی ئاشتیانە و گفتوگۆ کێشەکانمان چارەسەر بکەین. باشە ئێستا و مەسروور بارزانی بەسەرۆکی حکوومەت دەزانن خۆتان وەکو یەکێتی نیشتیمانی؟ ئەگەر سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان سیاسەتێکی ڕاست و دروست بکات بە یەکسانی خزمەتی هاوڵاتیان بکات لە تەواوی هەرێمی کوردستان دیاردەی شارچێتی بنەبڕ بکات دیاردەی دووزەن و دیداری کۆتایی پێبێنێت ڕاست و ڕازگۆ بێ لەگەڵ پەیامەکانی خۆی و ئەو ڕێکەوتنامەی لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستانی واژۆ کردووە کە تاکو ئێستا ئەوانەی من باسەکەم نەکراون ئومێدەوارین ڕازگۆ بین لەگەڵ پەیامەکان و لەگەڵ ئەو ڕێکەوتنانەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کوردستان واژۆ کراوە. بە سەرۆکی حکوومەتی نازان ئێستەوە ئەم حکوومەتەی ئێستا هەیە لە ڕاستیدا حکوومەتێکی سەرتاسەری نییە کە خزمەتی تەواوی هاوڵاتیان بکە بە بێجیاوازی. باش ئەمە بۆ جێگری سەرۆکی حکوومەتێکی ڕاز نییە کە حکوومەتێکی حیزبیان دیاردەی حیزبی تێدا سنووری سلێمانیە و پارتی وەکۆی دەستکەوتەکان ئەم کابینەیەکی با بڵێ متکەفراوانە ناکرێت کۆی دەستکەوتەکان لە خودی سەرۆکی حکوومەتدا چڕ بکرێنەوە بۆیە دەستکەوتەکانی حکوومەت دەبێت دەستکەوتی تەواوی ئەو هێزە سیاسیانەوە کە کابینەکەیان پێکێنەوە. باشە ئەمە لەگەڵ هیچ کۆبوونەوەی بەڕێوە چووە لە نێوان مەسروور بارزانی قوبات تاڵەبانی دوای ئەوەی کە بایکۆتە بووە هیچ کۆبوونەوەیکی دوو قۆڵی بەڕێوە چووە؟ من نەمزانی نەخێر کۆبوونەوە بەڕێوە نەچوو. پەیوەندی تەلەفۆنیش نییە؟ کاقوبات هەوڵی جددی داوە بۆ ئەوەی بتوانێت کێشەکان چارەسەر بکات دوای سەر هەڵدانی کێشەکان دوای بایکۆتکردنی کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران هەوڵە پەیوەندەکانی خۆی بەکارهێناوە بۆ ئەوی بتوانرێت کێشەکان چارەسەر بکە بەڵام تاکو ئێستا لایەنی بەرامبەر کە ئەو باڵی سەرۆکی حکوومەتە کە سەرکردایەتی تیمی پارتیەکە لە حکوومەت تاکو ئێستا هەنگاوێکی ئیجابی نەهێشتووە بە ئامانجی چارەسەرکردنی کێشەکان بۆیە تاکو ئێستا هیچ کۆبوونەوەیکی دووقۆڵی نەخێر ڕووی نەداوە. باش کاگڵخمان ئەگەر چی بکرێ بۆ نمونە مەسروور بارزانی چی بکە قوبات تاڵەبانی و تیمی یەکێتی دەگەڕێنەوە بۆ کۆبوونەوەکانی ئەنجومەنی وەزیران؟ وەڵا ئێمە ئازانی هەموو هاوڵاتیان نەزانن ئەو گەمار و ئابووریە ناڕەوەی کە خراوەتە سەر بەشێک لە شار و شارۆچکەکانی کوردستان لا ببرێ دیاردەی حیزبی و دەستی حیزبی لە دام و دەستگاکانی هەرێمی کوردستان نەمێنێ و حکوومەتی خزمەتگوزاری تەواوی هاوڵاتیانی هەرێمی کوردستان بە بێ جیاوازی کۆمەڵێک چاکسازی ڕاستەقینە بکرێ کۆی دەستکەوتەکانی حکوومەت لە خودی سەرۆکی حکوومەت کۆ نەکرێنەوە و دەستکەوتەکانی حکوومەت و چاکسازیەکانی حکوومەت چاکسازی تەواوی ئەو هێزانە بێ کە لە کابینەکە بەشدارن و ڕازگۆ و ڕەوان بین لەگەڵ ڕێکەوتنامەکانی خۆمان و هاوسەنجی لە حکومڕانی و شەراکەت ڕنگ بداتەوە لە حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەمانە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستانن داخەکانی یاسا سەروەر بێ لە هەرێمی کوردستاندا ئەمانە خواستی یەکێتی نیشتیمانی کوردستان خواستێکی حیزبی نیە یەکێتی ئەمانە بکرێن ئێمە گرفتمان نییە. باشە بەس کاگڵخمان خۆ لە بەرامبەریشدا بۆ نمونە پارتی باس لەوە دەکات بۆ نوێ خودت پێش سەرۆکی حکوومەت و هەتا وتەبێژی حکوومەتیش باسی لەوە کردبوو کەەوە بۆ ڕێگری لە چاکسازیەکانی حکوومەت دەکەن ڕێگریتان کرد لە دروستکردنی هێزێکی هاوبەش بۆ سنوورەکان دەسەڵاتان پێدراوە داوای لە مەرکەزیتان کرد بەڵام دواتر بڵێن پەشیمان بوونەتەوە ئەوانی ژەوڕخنیان لێوە هەیە کە لەگەڵیان پابەت نەبوون بە ئەو بەرنامەی کە هەبووە لە حکوومەت. مەزانی کاک حەچیم ئەمانە هیچ بنەمایەکیان نییە قسانە ینی وتەبێژی سەرۆکی حکوومەت بێگومان کادیرێکی پارتی دیموکراتی کوردستانە لەگەڵ ڕێز و احتراممانە و دیفاع لە سەرۆکی حکوومەت و لە تیمی لە
حکومە وەزاریەکەی خۆیەکە بەڵام منە پرسم هیچ هێزێک لە حکوومەت یاریمی کوردستان یاخی بووە خاڵە سنووریەکانی دەست بەسەدا بگرێت تا هێزی بۆ پێک بێنێ ئەمە بەردەوام ئەم قسەیە ئەگۆترێتەوە نەخێر نەهێز پێک هاتووە نێمە ڕێگر بووینە وەزیری دارایی لە بزوتنەوەی گۆڕانە کە دەسەڵاتی تەواوی بەسەر کۆی مەرزە سنووریەکان داهات و داهات لای ئەوە کۆی مەرزە سنووریەکان لە لای ئێمە بەستراونتە بۆ وەزارەتی دارەوە داهات مەرزی برایم خەلیل لە تاکو ئێستاش بە شێواز بە وەزارەتی داراوی نەبەستراوەت و تاکو ئێستا ئەو وەسڵانەی کە وەزارەتی دارایی بەکاردینی لە گومرجی برایم خەلیل کاریان پێ ناکرێ ئەمە داهاتە لەم سنوورە شەفاف نییە ئەوان دێن با بڵێن بەهانە بە داهاتی ناوخۆی ئەم سنوورەگرن داهاتی ناوخۆی ئەو پەڕی شەفافە دیارە سەرچاوەکەی چییە و داهاتەکەش ماگانە چیە بۆ ئەمانە بەڕاستی پاساوی بێ بنەمانە خۆشیان قەناعەتیان بەم پاساوانەیە کە بەردەوام ئەیڵێنەوە ڕاستتر وایە لە جیاتی ئەم پاساوە بێ بنەمانە بێنەوە کە ئێمە بینین ڕۆژانە دیاردەی دوو ئیدارەی و جیاکاری لە نێوان هەرێمی کوردستان چەند تۆخ کراوەتەوە واز لەم سیاسەتە ناڕاستە بێنن ئەمە ڕێگا ڕاست و دروست باشە بەس وتەبێژی بەرژەوەندێکی حیزبیمان داوا نەکردو ئێمە داوای مافی خەڵکەکەین لەسەر مافی خەڵکیش سازش ناکەین باشە کاک ڕوخمان بەس وتەبێژی سەرۆکی حکومەت وتەبێژی حکومەت نییە ئێستا دیفاع لە تیمی وەزاری پارتیەکە ئەوەندەی وەکو پارتیەک قساکە وەکو حیزبی قساکە وەکو کەسێکی حکومڕان قسە ناکەەوە ڕوونە باشە بەس شەفافیت کاک ڕوخمانگە شەفافیت بێ لێرەش بەمان شێوەی خاڵە سنووریەکانی پارتی قاچاغی مەسلەی ئەوەی کە کۆمپانیەکانی حەزب سودمەند بن لە داهاتی خاڵە سنووریەکان هەمان شت نییە لێرە خۆ لێرەش شامی شەریف نییە وایە نەخێر ئێمە پێمان وایە دیاردەی گەندەڵی لە هەر شوێنێک بێ دیاردەیەکی ئەبێ بەگژی دابچینەوە بەڵێ قۆڕەخکردن لە هەر شوێنەکە بەگژی بچینەوە بەڵام داهاتیش لە هەر شوێنێک بێ داهاتی هەموو هاوڵاتیانی هەرێمی کوردستانە ئێمە بابین بە یەکسانی و بە یەکەوەشان بدەینە بەر من لە هاوڵاتیانە پرسم تیمی یەکێتی نیشتیمانی کوردستان درێخی کردووە لە هەوڵدان بۆ چاکسازی لە ناودام و دەستگاکانی حکومڕانی لە هەرێمی کوردستان درێخی نەکردووە تیمی یەکێتی سەرۆکی تیمی یەکێتی لە تەلەڤیزیۆنەوە ڕاینگان فەرموو ئێمە یەکەم کەسە بین ئەم دیاردەی بازگانەی لە ناو هەرێمی کوردستان هەیە هەڵی ئەگرین بە لایانی بەرامبەری شەڵگری وەڵامێکی جابیمان وەرگرت کاک حەچم ئەگەر ئێستا من و تۆ ئەلێرەوە بڕۆین بەرەو سلێمانی بە 5 سێتەڕەی پارتی دیموکراتی کوردستاندا ئەبێ بڕۆین لە شاوێسەوە بگرە تا ئەگاتە هەنارەی یەک تا ئەگاتە هەنارەی دوو تا دەربەندی گۆمەسپان تا ئەگەینە سماقولی ئەبێ 5 بازگە ببڕی تا تۆ لە مەسافەی 100 کیلۆمەتر دەرەچی باشە بەس خۆی یەکێتیش 3 بازگە هەیە کاک ڕوخمان ئەمە حکومڕانیە بۆ ئەوانەی سنووری خۆتان لا نابن بەم شێوەیە ئەکرێت ئێمە ئامادەیمان تێدا هەبووە جەنابی کاقوبات لە تەلەڤیزیۆن بازگەکانی خۆمان لا بین فەرموبالای بین وەڵامی ئیجابیمان نەکوەرمان نەگرت جیازی شۆ نەرداندرا دیاردەی گومرگ لە نێوان دوو پارێزگاکان دانرا کامە لای جەناب تو لای هاوڵاتیانیش معلومە کە ئێمە بەگژەم سیاسەتانە داچن ئەمە سیاسەتێک نییە کە ئێمە شەراکەتمان لەم حکومڕانیە لەسەر بنەمای ئەم شێوازە بنیات نەناوە ئەمە ڕێکەوتنە نییە کە ئێمە لەگەڵ پارتی دیموکراتی کوردستان واژۆمان کردو بۆ پێکەنانی کابینەی نوێ حکوومەت ئێمە ئەمانەوێت حکوومەتێک بێ حکوومەتێکی سەرتاسەری بێ هاوڵاتێک لە هەر شوێنێک بێ هاوڵاتی ئەم هەرێمەیە بەبێ جیاوازی خزمەت بکرێ هاوڵاتی وەلای سیاسی بۆ هەر هێزێکی سیاسی بێ ئەرک و مافی لەسەر حکوومەت چۆن ئەرچی لەسەر مافیشی هەیە بە یەکسان بێ هاوڵاتیان لە بەرامبەر مافدا ئەمەی لەم کابینەیە گوزەرێ تاکی دەکەمەوە ڕێک پێچەوانەی ئەم ڕێکەوتەیە کە ئێمە واژۆمان کردووە لەسەرم بنەمایش ئێمە هەڵوێستمان وەرگرتووە باشە بەس ئێوە لە ناو پارتی بەس کێشتان لەگەڵ سەرۆکی حکوومەت هەیە ئێستا خۆتان وەکو یەکێتی مەبەستم ئێمە کێشەی شخصیمان لەگەڵ کەس نییە کێشەمان لەگەڵ ئەم سیاسەتە حکومڕانیە هەیە کە لە کابینەی نۆدا بەڕێواچی بێگومان چێش سەرۆکی حکوومەتە کاک مەسرور سەرۆکی حکوومەتە ئەم لێ بەرپرسە لەم کابینەیە کێشەمان لەگەڵ سیاسەتی ئەم کابینەی حکومڕانیەیە کە ئێمە ئەم ڕێکەوتمان بەم شێوە واژۆ نەکرد بوو بۆیش ئەڵین باڵێکی دەستڕۆیشتوو لە ناو پارتی دیموکراتی کوردستان ئەو باڵی کە ئێستا قیادی ئەم حکوومەتەکە بەڵێ ئێمە گلەیەکانمان زیاتر ئاراستەی ئەوانە باشە بەس وەکو شکستی کۆبنەوەی پارتی و یەکێتی پێش زۆر باسکرا کە کۆ دەبنەوە ئاڵوگۆڕی پۆستەکان دەکرێت لە پەرلەمان کۆبنەوەی مەکتەبی سیاسی مەبەستم بۆ کاری شکستەکە چی بوو دەکرێت بەم زوانە کۆبنەوەی مەکتەبی سیاسی لەسەر ئاسی باڵا پارتی و یەکێتی ئەوەندەی کە بەرەستان وەکو فراکسیۆن ئاگادارن
کاک حەچیم ئێمە دەست پێشخەری ینی پێشوازیمان لە هەر دەست پێشخەریە کرد کە ئامانزی لەی دانیشتنی ڕاستە و خۆی هەردوو مەکتەبی سیاسی یەکێتی و پارتی بێ لە ئاستی باڵا و لە ئاستی ئەو کەسانش بێ کە دەستەڵاتیان هەبێ بۆ بڕیادە لە چارەسەرکردنی کێشەکان. کاتێک کە وەفدی مەکتەبی سیاسی پارتی دیموکراتی کوردستان هات یەکێتی لە سلێمانی ئیستقبالی کرد و کۆبوونەوە کرام کۆبوونەوەیە لە ڕاستیدا دەواازەیەک بوو بۆ گلەی و گازەندە لێکردن و خستنە ڕووی ئەو مەلەف و فایلانەی کە لێ نێوان ماداهەیە ئێمە هەمانە گلەی نازانم ئەوان گلەیان لە چی هەیە بەڵام ئێمە ئامادەی نەگە گلەیەک لە تەڕەف یەکێتی نیشتیمانی کوردستانە بێ گوێی لێ بگرین. ئەم کۆبوونەوەیە کرا قەرار وا بوو کۆبوونەوەیەکی تر بکرێت لە هەولێر بەڵام لەبەر لەوەی کۆبوونەوە کە ئەنجام بدرێت بە ڕۆژێک لە ڕێگای دادگای ئەنجومەنی ئاساییشەوە لوغمێک فرێدرا بۆ ئەوی ئەم کۆبوونەوەی لەبار ببرێ کە ئەمە پێمان وایە ئەمە کارێکی ڕاست و دروست نییە. هەر حیزبێک لە هەرێمی کوردستان پەیڕۆ و پرۆگرامێکی خۆی هەیە کۆمەڵێک پرەنسیپی خۆشی هەیە چوارچێوەیەکی خۆشی هەیە. چۆن ئێمە وەک یەکێتی نیشتیمانی کوردستان حەق نادەینە خۆمان تەدەخول لە کێشە و ململانێ و لە کێشە سیاسیەکانی هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان لە کاروباری ناوخۆی سیاسی هیچ هێزێکی سیاسی لە هەرێمی کوردستان بکەین بە هەمان شێوازیش ئێمە حەق نادەین هێزەکانی ترکە ئەگەر یەکێتی نیشتیمانی کوردستان کاروبارێکی ناوخۆی هەبێ هێزێکی سیاسی بیاوێت تەدەخول بکە. بەڵێ دادگای ئەنجومەنی ئاسایش بەکاردێ بۆ ئەوەی کۆبوونەوەی نێوان یەکێتی و نیشتیمانی و هەوڵەکانی نێوان یەکێتی نیشتیمانی لەگەڵ پارتی بۆ لەباربردننی بۆ چارەسەرکردنی ئەم کێشانە لەبار بردێت. دام و دەستگاکانی قەزایی لە هەرێمی کوردستاندا سربەخۆ نین لەژێر هەیمەنە و ڕەحمەتی حیزبدانە لە پایتەختی هەرێمی کوردستان. ئێمە تێبینیشمان لەسەر وەکو من باسم کرد لە نێوان هەردوو مەکتەبی هەڵبژاردننی هەردوو حیزب ئومێدەواری کە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بگەین بە کۆمەڵێک دەرەنجامی باش بەڵام ئەما لەلایەکی تر ئێمە پرسەکانی در و کێشەکانی تر کێشەی جددین کێشەی نەمانی متمانە کێشەی سەقامگیری ئەمن و ئاسایش لە هەرێمی کوردستان ئەمانە بێ کاتێک ئێمە کەش و هەوایەکە بێ بڕەخسێنی لە هەرێمی کوردستان بەر لەوەی هەڵبژاردن ئەنجام بدەین ئەمە بێت متمانە لە سیاسیەکان بجێڕێتەوە ئەبێ دۆخی ئاسایش هەرێمی کوردستان سەقامگیر بێ ئەبێ ئەم دیاردەیەی لە زیاتی ئەوی ئێمە بین کارگە و معمل و مەسانع بنیاد بنین کەرتی کشت و کاڵی بنیاد بنین ئاو لە لادەکان بدەینەوە دامی جوتیاران و بەرهەمی ناوخۆ بکەین ئێمە بینین هێزی سەربازی دروست دەکرێت ئیخوا هیچ خەتەرێک لەسەر هێرێمی کوردستان نیە تا تۆ پەنا ببێ بەر دروستکردنی هێزی سەربازی بۆ شەخص لەسەر وەلایی ئینتیما بوون لۆ حیزبێکی دیاریکرا و کەسێک لە یەکێتی نیشتیمانی کوردستانیان لە هێزێکی تر پەیوەندی کەسێکی لادەر لە یاسا هەڵگەڕاوە لە یاسا پەیوەندیەکە بە ڕیزەکانی پارتی دیموکراتی کوردستان تۆ بچی فەوجێکی بۆ بکەیتەوە هێزی بۆ دروستکەی ئەمە خزمەت نییە بۆ وڵاتە. ئەمە ڕێگا ڕاست و دروستەکە نیە ڕێگا ڕاست و دروستەکەوەیە ئێمە واز لەم شتانە بێنین بە خزمەتی هاوڵاتیانی خۆمان بکەین دابنیشین کاتێک کە خەتەر لەسەر هەرێمی کوردستانە بێت دڵنیاتەکەم چۆن پێشمەرگا هێزی پێشمەرگە کوردستان پارێزەری هەرێمی کوردستان ئێمە بیرمان نەچێ لە کاتی کە هێزەکانی داعش تیرۆریستانی داعش پەلاماری کوردستانیاندا دبینیمان هاوڵاتیانی هەرێمی کوردستان دەستیان داچەک هاوڵاتی خۆبەخشی چوو سەنگەرەکانی بەرگری ئاوادان کردەوە بۆیە هیچ خەتەرێک لەسەر هەرێمی کوردستان نییە تا هێزی تازە دروست ئەمانەش ئەبێت چارەسەر بکەن بۆیە ئەبێت دۆخی سیاسیش سەقامگیر بێ ئەبێ متمانەش بگەڕێتەوە بۆی زەمینەی هەڵبژاردنێکی ڕاستەقینەی ڕاست و دروست بڕخسێت. باشە چوار خولەکمان ماوەگەر بە کورتی سوپاس دەکەم. یاسای هەڵبژاردن لە پەرلەمان هەموار دەکرێتەوە لەم ساڵ هەڵبژاردن دەکرێت بە کورتی بێ چەند پرسیارێک تریشمانە بوو. یاسای هەڵبژاردن ئەبێ لە دەرەوەی هۆڵی پەرلەمان لە نێوان هێزە سیاسیەکان سازانی لەسەر بکرێ ئەو کات بێتە هۆڵی پەرلەمان و بخرێتە بەرنامەکار و ڕێکاری یاسایی بگرێتە بەر ئێمە هەموو هەوڵ و جوهدێکمان ئەوەیە کە لە ماوەی تەمەنی پەرلەمانی کوردستان داماوە بسازین لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن بۆی بتوانێت هەڵبژاردن ئەنجام بدرێت. دەکرێت هەڵبژاردن ئەمساڵ کار لوقمان یەکێتی نیشتیمانی کوردستان هەڵبژاردن دەکرێت ئەمساڵ ئەمە ڕۆژانی داهاتوو وەڵامەداتەوە ئایا ئێمە لەسەر هەمواری یاسای هەڵبژاردن ڕێک ئەکەوین ئێمە نیەتمان من ئەتوانم بەش بەحاڵی یەکێتی نیشتیمانی کوردستان قسە بکەم ئامانجی ئێمەیە لەم ساڵ هەڵبژاردن بکرێ خوازیاری ئەوین لەم ساڵ هەڵبژاردن بکرێ هەموو جوهدێکەکەین و دەست پێشخەریەکەی سەرۆک بافڵ تاڵەبانیش لە پێناوی ئەوەیە لەم ساڵ هەڵبژاردن بکرێ ئەمە ڕۆژانی داهاتوو کاتێک کە ئەکەوینە گفتوگۆی هەمواری یاسای هەڵبژاردن وەڵامی ئەم پرسیارە وەرەگرین. باشە ئەگەر وەکو مەکتەبی هەڵبژاردننی پارتی یەکێتی بەرەزوو سپەی کۆ دەبنەوە باسی هەڵبژاردنە بەڵێ باشە سەبارەت ئەوەی کە بەیانی لەسەری کۆبنەوە تەنها پرسی هەمواری یاسای هەڵبژاردنە بێگومان دوای ئەوەی ئەم دوو هێزە کۆبنەوە ئەبێ لەگەڵ هێزەکانی تریش لەگەڵ کۆمەڵی دادگەری یەکگرتووی ئیسلامی بژوردنەوەی گۆڕان
نەوەی نوێ و هێزەکانی تریش گفتوگۆ بکەین بۆی بتوانین سازانێکی نیشتیمانی لەسەر هەموو یاسای هەڵبژاردن دروست بکەین دوجار بێتە پەرلەمان و ڕێکاری پەرلەمانی وەربگرێت. باشە چوارچەمە پەرلەمان کۆ دەبێتەوە خوێندنەوە بۆ کۆمەڵێک پرۆژه یاسا دەکا لە ناویشیاندا هەمواری خانوە زیاتر ڕۆیەکان بن هەمواری دومی یاسای ئەو زەویانەی کە زیادە ڕایان کراوەتە سەر بەرز لە لیژنەی شارەوانیشی چی گۆڕانکاریی ترە دەکرێت هیچێ بە هاوڵاتیان بڵێیت؟ ئێمە بە حکمەوەی سەرۆکی لیژنەی شارەوانیم لە پەرلەمانی کوردستان ئێمە لەسەر داخوازی ئەنجومەنی پارێزگای دهۆک ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەنجومەنی پارێزگای هەولێر کە هەرسێ ئەنجومەن نووسراوی فەرمیان ئاراستەی ئێمە کردبوو کە ئەم ماوەیە کە دراوە بۆ هاوڵاتیان بۆ تاپۆکردنی خانۆ زێدەڕۆکان ئەمە ماوەیەکی کەمە پێویستیمان بە ماوەی زیاتر هەیە بەپێی بە دوواداچوونی لیژنەکەشمان بۆ پارێزگاکان و ئیدارە سەربەخۆکان گەیشتینە ئەو دەرەنجامەی کە پێویستە ماوەی زیاتر بدرێت بە هاوڵاتیان بۆ ئەوی بتوان سوود لە حکومەکانی ئەم یاسایە وەربگرن لەسەر ئەم بنەمایە ئێمە هەمواری یاسای قاپۆکردنی خانە زێدەڕۆکانمان پێشکەش کردووە بەیانی خوێندنەوەی یەکەمی بۆ کرێ بۆی ڕێکاری تر وەربگرێ و فرسەتی تر بدرێتە بە هاوڵاتیانی خۆشەویست کە حکومەکانی ئەم یاسایە نەگرێتەوە سوودمەند بن لە چوارچەوەی حکومەکانی ئەم یاسایە ئەگەر کەم و کوڕیەکی لە یاساکەدا هەبێ بێگومان هەنگاوەنی بۆی کە بتوانین لە بەرژەوەندی هاوڵاتیان هەمواری بکەینەوە. باشە دوپرسیار مەسەر بڵێم دەزگار کێشانەوەی پەرلەمانیش ژمارەی پەرلەمانتار خراوەتە دانیشتنی چوارشەممە خانەنشینی ئەو پەرلەمانتارانەی کە دەزگار کێشانەوەی پەسەندەکە خانەنشینی شمولیان دەکات یاخود شمولی خانەنشینی ئەم چۆنەی پەرلەمانتار شمولیان دەکات بە کورتی بەسپاسەکە. کاک حەچیم خانەنشینی مافی هەموو پەرلەمانتارێکە ئەمە کەس ئەگەڕێتەوە بۆ کەسەکەی بەڵێ ڕەتی ئەکاتەوە یاخود نایکاتەوە ئێمە خوازیاری ئەوە نەبووین کە ئەندامانی بەڕێزی پەرلەمانی کوردستان دەست لە کار بچێشنەوە پێمان وا بوو ئێستاش پێمان وایە پەرلەمان مینبەرێکی ڕاست و دروستە بۆ گەیاندنی پێیان بۆ داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان ئەی ئەو هێزە سیاسیانە بۆ بەشداری پەرلەمانەکەن کورسی بەدەستدێنن بۆیە چۆڵکردنی سەنگەری پەرلەمان کارێکی هەڵە و ڕاست نەبوو ئێمە پێمان وە بوو بۆیە دوێنێش بەڕێز سەرۆکی پەرلەمان من یاوەری بووم کە سەردانی یەکگرتووی ئیسلامیمان کرد لەگەڵ مامۆستا سەلاحەدین گفتوگۆمان کرد کە پێمان وابوو ئەبێ ئەم تیمانە بێن فراکسیۆنەکانیان بێن لەناو پەرلەمان داکۆچی لە مافەکانی خەڵکن لەوێ پەیامەکانی خۆیان بکەین بەڵام دوجار خۆتەزانی بڕیاری خۆیان داوە بەڵێ بەیانی دەست لە کارچێشانەوە حوت ئەندامی پەرلەمان لە بەرنامەی کاردایە خۆشیان داوایان کردووە لە ڕفیقەکانی کە لە پەرلەمانی کوردستان دەنجیان پێ بدەن بە لێسەنەوەی متمانەیان ڕەنگە دوای ئەوە خەڵکی تر بێ شوێنی ئەم پەرلەمانتارانە بگرێتەوە بەپێی ئەو ڕێزبەندیانەی کە کۆمیسیۆن دواتر بۆ پەرلەمانی کوردستانە نێرێت ئێمە بەردەوامە بین لە پەرلەمانی کوردستان و پێشمان وایە سەنگەری داکۆچیکردن لە مافەکانی خەڵکی کوردستان پەرلەمانی کوردستانە نابێ ئەم سەنگەرە بۆ هیچ هێزێکی سیاسی بەڕەغمی بوونی سەرنج و تێبینی چۆڵکەین هەر ئەم خولەش نییە تەمەنی پەرلەمانی کوردستان دێژکاتەوە بیرمان نەچێت لە خولی ڕابردوش ساڵێک تەمەنی پەرلەمانی کوردستان درێژکراوە هیچ فراکسیۆنێکیش ئیستقالی نەدا و کەسیش هەڵوێستی وەرنەگرت بۆیە ڕێگا ڕاست و دروستەکەوەیە هەموو هێزە سیاسیەکان بگەڕێنەوە پەرلەمانی کوردستان لەوێ یەک دەست و یەک سەنگەر هەوڵ بدەین دیفاع و داکۆچی لە مافەکانی خەڵکی کوردستان بکەین لەو کەم و کوڕیانەی کە لەو غەدرانەی لە هاوڵاتی ئەکرێت لەو کەم و کوڕیانەی ئەمڕۆ لە هەرێمی کوردستان بەدیەکرێت بەیەکەوە هەماهەنگ و هاوکار بین بۆی بتوانین فشارەکانمان یەکخەین بتوانین لە بەرژەوەندی هاوڵاتیان هەنگاوێ بچینە پێش. بەڵێ مەوەسمەوە پەرلەمانتاریش دەست شوێنیە بۆ ماوەکەمە دووبارە بارگرانی دروست ناکەن لەسەر بودجەی گشتی بە کورتی بێسپاس دەکەم چونکە کاتم نەماوە. ئەمە قانونە من قسەکە بارگرانایی دروستکردن نییە خۆگەر قەول بێ بارگرانایی بێت تەنها بوونی ئەندامی پەرلەمانی کوردستان کە بە قانون ئەندامی پەرلەمانە بارگرانی دروستکردن نییە ئەمە قانونە کاتێک کە پەرلەمانێکی ئەندامێکی پەرلەمان ئەڕوا مافی هەیە بەپێی ڕیزبەندی لیستەکان ئەندامێکی تری پەرلەمانی بێتە شوێن ئێمە خوازیاری ئەوە نەبووین هیچ سیاسی مەیدانی پەرلەمانی کوردستان چۆڵکە پێشمان وایە ڕێگا دروستەکە ئەوەیە بێنەوە ناو پەرلەمانی کوردستان ئێمە هاوکاریانە بین فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان بیرمان نەچێت لە ڕابردوشدا هەمیشە لەسەر بەرژەوەندەکانی خەڵک لەگەڵ هێزە ئۆپۆزیسیۆنەکان یەکانگیر بووە ئەم پەرلەمانەش بەبوونی هێزی ئۆپۆزیسیۆنەوە جوانە بۆی ئێمە پێمان وایە ڕێگا ڕاست و دروستەکەوەیە کە ئەم شوێنە بەچۆڵی بەجێ نەمینێ بەڵکو بێن بەیەکەوە هەوڵ دەین فشارەکانمان یەکەین بۆی بتوانین ئەو ماوەکەمەی لەبەردەممان ماوە چیمان پێ ئەکرێت چیمان لەدەست دێت بۆی هەوڵ دەین فشارەکانمان یەکخەین بۆ ئەوەی ئەو نوزەی هەیە ئەو دەنگە ناڕازیی کە لە پەرلەمانەوە هەیە داکۆچی لە مافەکان بکە یەکیان بخەین بتوانین چەند هەنگاوێک بچینە پێش لەوەی کەوە دەستەبەری مافەکانی هاوڵاتیانی خۆشەویستی کوردستان. سپاس دەکەم کاک لوقمان وەردی جێگیری سەرۆکی فراکسیۆنی کێتی سوپاسی ئامادەبوون دەکەین. سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکاران خواتان لەگەڵ.